بەڕێزێک خوشکێکم نووسیوێتی سەلامون عەلەیکم مامۆستا جلێکی شەرعی بۆ ئافرەتێکی موسڵمان چ جۆرێکە کە خوا پێی ناخۆش نەبێت بەتایبەت ئەگەر لە کۆمپانیاکان دەوامی ڕۆژانەی هەبێت. جەزاک الله و مامۆستا خوای گەورە پاداشتی تۆ ئێمەش بداتەوە و خوا لێمان خۆش بێت. یا ڕەبی خوا پاداشتی تۆش داتەوە خوشکە باشەکەم. عەرز دەکەم جلی شەرعی ئافرەت دەبێت سێ مەرجی هەبێ. یەکەم تەنگ نەبێ، یعنی جاری وا جلەکە هەموو باڵاپۆش دایپۆشیەوە بەڵام تەنکە پێستی ئافرەتەکەی تێدا دیارە ئەوە حرامە. نابێت تەسک بێ، دوو نابێت تەنگ بێ، دوو نابێت تەسک بێ، یعنی ئەوەندە تەسکە بە جەستەیەوە نووساوە. جاری وای ئافرەتی وایە پانتۆڵی لە پێدایە هەر تەواوی جەستەی هەموو بە دەرەوە کوشیوە، بمبورن وا بڵێم سنگی هەمووی بە دەرەوەی کوشیوێتی. نابێ ئەو جلە نەتەنگ بێ پێستی دیار بێ، نەتەسک بێت جسمی بکوشێ و هەموو ئەندامەکانی جەستەی ئافرەتەکە لە دواوە لە پێشەوە دەرخە. سێم نابێت جلی پیاوان بێ، جلێک بێت تایبەت بێ بە پیاوانەوە، یعنی ئێستا ئافرەتێک حرامە بێ جلێکی کە تافەی پێشمەرگانە لەبەرکە، ئەمە لە دینی ئێمەدا حرامە، مادام موسڵمانی دەبێت تەسلیمی بی. جەستە جگە لە دەم و چاو و هەردوو دەستی دایپۆشێ، یعنی ئەو ئافرەتەکە لە شوێنێکا کار دەکات جگە لە دەستەکانی و لە دەم و چاوی ئەوەی تری دەبێت ئەم جلە هەمووی داپۆشی بێ. بەڕێزان ئیسلام کۆت و بەندی ئافرەتی نەکردو. یەکێ دەپرسێ باشە بۆ دەبێت جلەکانی ئافرەت داوا بێ؟ ئەمە من نرخی ئافرەت دەرەخا. ئافرەت زۆر بە نرخ و داواکراوە، بێ نرخ و هەڕاجکراو نییە. شتی بە نرخ ئێستا تۆ زێر ئاڵتونت هەبێ لە ماڵەوە لە شوێنی تایبەت دایدەنەی لەبەر دەستا فڕی نادەی لە ماڵەکە لەبەر هەموو دەستەکانیە لە شوێنێکی تایبەت هەڵیەکی چکە زۆر بە نرخە، بەڵام تەنەکە شکا و شتی هەڕاج کراوە لەسەر جادە خەڵک فڕێدا و گرنگی پێ نادا، چونکە شتێکە هەڕاج کراوە، شتێکی کەم نرخە. ئافرەت داوا کراوە، ئافرەت پیا و خواستی لەسەر ئەو ئافرەتەیە کە خۆداپۆشەرە. هەموو پیاوێکی دیندار تەنانەت هەیە دینداریەکەشی زۆر بەهێز نییە، وەڵڵی حەزی لە ئافرەتێکە کە حیجابە، کە باڵاپۆشە، کە داپۆشراوە، ئەو مەرجانە تەنگ نەبێ، تەسک نەبێ، جلەکە جلی پیاوان نەبێ و ئەوەندە زەق و باقوبری قیش نەبێ کە لە دوورەوە سەرنجی پیاوێک ڕاکێشە بەلای خۆیدا. ئەو ئافرەتانش کە لە کۆمپانیەکان لە شوێنی دەوامە ئیش دەکەن، خوا گەورە لەشیان ساغکە هەوڵ بدەن پۆشاکەکانیان شەرعی بێ بۆ پسێ مەرجەی کە باسمان.